لە چوارچێوەی هەوڵ و خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سنووری قەزای ڕانیە 48 دیەکەی نیشتەجێبوون ئێستا تەواو بە فەرمانی ئیدارەی ڕاپەڕین لیژنەیەک پێک هاتووە بە سەرپەرشتی قایمەتی قەزای ڕانیە بەڕێوەبەراتی ئاماری ڕاپەڕین نوێنەری یاسایی نوێنەری کرێنشینان و بەڕێوەبەراتی ئاوادانکردنەوەی سلێمانی ئێمە لە دووە دەست دەکەین بە دابشکردنی فۆڕم و هەر هاوڵاتیەک کە ویستی دەتوانێت سەردانی بەڕێوەبەراتی ئاماری ڕاپەڕین کا بۆ وەرگرتنی فۆڕم و ئەو کەسە دەبێت مەرجە دانیشتووی قەزای ڕانیە بێ و سوودمەند نەبوێت لە هیچ یەکەیەکی نیشتەجێبوون لە سنووری قەزای ڕانیدا بە قستە و قستەکەش قستێکی درێژخانە بۆ ماوەی 25 ساڵە و لە ئێستاشدا بۆی هاوڵاتیانی سنووری قەزای ڕانیە دڵنیا دەکەینەوە ئێمە 48 یەکەی نیشتەجێبوون تەواو بووە بەڵام 8 وحدەی کەمان ماوە 144 یەکەی نیشتەجێبووندا و ئەو دابشکردنەش بەسەر دوو فئەدا بۆ فەرمانبەرانە و لەگەڵ کرێنشینانە بەپێی ئەو مەرج و ڕێنمانەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە لە چوارچێوە یاسا و ڕێنمایەکان دەری کردووە و هەر کەسێکیش کە ویستی دەتوانێت سەردانی ئامار بکە بەرج و ڕێنمایەکان مەشمولن بە هەر کەسێک بەپێی ئەم ڕێنمانە ئەم ڕێنمانەی بەسەردا جێبەجێ دەکرێت.